چەندێک گرانی تەسیری کردوتە سەر ژیانی تۆ وەکو هاوڵاتیەک گرانی لەناو بازار گەڕای لە بازار بەزەڕاستی زۆر زۆرە گرانەکەی زۆر دەست بۆچێ ئەو ئیشەی کە پایەکە ئەو معاشۆری بەشێوە ناقەکە سەرفیگەی تا چەندێک گرانی ناو بازار تەسیر دەکاتە سەر ژیانی خەڵک لە ڕاستیدا گرانی ناو بازار تەسیرێکی زۆری هەیە لەسەر ژیانی خەڵک وا کاتن نەتوانێت ئەو کەسەی مەسەنەن وەکو گەنجێک کە تازە ژیان پێک دێنێتن نەتوانێت بەو پارەی کە بڕێکی کەمە لەوەی کە کارمەندیان لە هەر شوێنە کارە کاتن ژیان بە تەواوەتی بەڕێوە بباتن ئەمەش خۆی لە خۆی دانی تەسیرێکی عام لەسەر ژیانی کۆمەلگا ئەکاتن تەسیرێکی عام لەسەر ژیانی خەڵکەکە بەگشتی بە تایبەتیش گەنج وەڵاهی خەڵکەکە ئەمڕۆ بێ ئیشە وەکو خۆدان بزانن هەر ئیش و کار نییە و تەسیرێکی زۆری هەیە و هەرو چووکە مەعاشەیەکە و خەڵکە پێژی و تاوە هیچی تر نییە کەس ناتوانێت ینی ئەگەر بتوانی ئەتوانی بە ڕۆبعی جاران شت بکڕی ینی نەک بە نیوێ بە ڕۆبعی جاران تەواوی ئەمڕۆ ناتوانانی هیچ شتێکی پێ بکڕێت ینی ناخۆشە ئێستا حەزەکەن تۆز هەرزانتر بێ ینی کاتێککە معاش وەرەگری وەختی زانی تا سەری مانگ هیچت پێ نەماوە بەشی ئەوە ناکات لەگەڵ معاشە زۆرش وەرەگریت تەماشاکەی بە پێی پێویستی نییە وڵاتێمە بێ ساحێبە ئینا چۆنە بێ وڵاتێکی ئەوە لەم هەموو وەرێتە هیچ بەڕەبەستیترین شت ئەنی پارەیەکە کەوێت بەڕاستی عقل نایبڕێ زۆر زەروری پێ نەگات لەمایەکەوە پڕێر جارە دوانتوانی تۆ لەکوێدا ئینسانێکی ئینسانی سە بۆ نمونە من معاشخۆر نیم هیچ جینێکم نیەوەی ڕۆژانە خۆم پایەکەم نیمە تر خۆ لەکوێدا ڕۆژراکەم بازارش بۆ وەسعە والله گرانیە گەڕێتەوە بۆ حکومەت تێگەی بەدەست حکومەتە و بەدەستە و تاژیرانەیە ئێوانە توان کار ئاسانیەکەن بۆ خەڵکە بڵێ گرانیە و هەچی دەست بێ بۆچی شتێک وەکو مار پێێتەوە هات ئەرە بەخوا کاکە لەبەرەوە خەڵکەکە بێتاقەت بووە هەتی چەنی ئیشەکەی هەر ئەمەگە تەمینەکەی کە ژیانەکە بەریتە سەر هیچ داوام لە حکوومەت ئەوەیە کە بازاری ئازاد هەبێ باشە لەبەرەوەی بازاری ئازاد هەموو جورە شتێکی تیا دەست ئەکەوێ بەڵام مراقەبەش هەبێ مراقبە لەسەر چی بێ مەسەلا لەسەر بازار لەسەر کاڵاکان لەسەر ئەسعارەکان یعنی دوکان بۆ دوکان فەرقی هەیە ئیتر هەر ئەوەنە مراقبەیەک هەبێ سعرەکان جیاوازی نەبێ لە دوکان بۆ دوکانەوە بەڕاستی شتان شت زۆر گرانە نەوڵات دەرەقەتی نای من نەکو گەنجێک و خۆم هەموو ڕۆژ ناتوانم شت کڕم بۆچی وەڵی لەبەرەوەی گرانە ناتوانم هەموو ڕۆژ پێداویستەکان بکڕم کاتێک کە هەواڵێک دروستە بێت لەسەرەوەی کە فەرمانبەران مەعاشیان زیاکرێک سەر ناوبازار شتەکان زیاترە بن قانونی تیان نییە ئەگە قانونی تیا وایە کەس نەیەتوانی هەر لە خۆیەوە هەڵسێ بە گرانی شت و هەرەوەی ینی هیچی تر نییە شتەکە وازە ئەمڕۆی بۆ هەموو کەسێک قانونی تیا بە کەس لە خۆیەوە ناتوانە شتێ ئەمڕۆ بە 1000 دینار ببیانی بیا بە 2000 دینار ئەو 2000 زەرەرە بۆ ئێمە بۆ من بۆ تۆ بۆ هەموو کەسێک نەکەی مەسەڵەن فەرمانبەران مەعاشیان زیاد بێ بەڵام لە پاڵیشتیا ناوبازار شتەکان گرانە بن آخر خۆزگەوانە بواە وایشە ئەو ڕۆژ ئێشتا تۆ معاشە زیاکەت وەرنەگرت تۆ تەماشاکەی بازار ئەو زیای خستۆتە سەر معاش 100 دینار زیایی کردبێ هەموو شتێک زیایی کردووە بە نیسبەتێکی لە 100 زیایی کردووە دایمەن زیایی کردووە لە معاشەکەی تێپەڕانوێنی پێش ئەوە کەوتوت معاشکە تۆ 100 دیناری بۆ زیاوکرێ لە مانگەکە ئەو شتەی کەی کرێ بێت 200 کەش خیتە سەری جاوە پڕکاتەوە بۆ زیان نەکرێت لەبەرۆ زیان نەکرێت و هەوڵ بێ شتەکار زان کرێ باشترە عمولەکەشمان عمولێشی ینی سەرکەوتووە تایفە هین یەکنی عمولێنێک کە ئەتیمادی لەسەر بێت تۆ 1000 دینار بەریتە بازار دوو قوتوبی بچی بکە کەیەوە پێوترێ پارە وەڵاوەک وایە زیان نەکرابێت لەبەرەوەی شتەکان هەم گرانە بێت لە هەر فەقیر هۆژارەکە زەرەکە جاری وایە کە پارە ئەدرێت مەعاش ئەدرێت ئەم موچە خۆرانە کە پاران تۆزە بۆ زاگرێت پارەکە کردە بازارڕەوەی تر کابرا سەری ئەوە کات پارەکەی پێەیە کە موچەکەشی بۆ زیاکرێ تۆزە ئەمەل بەوە ناداکات هین کات تۆزە گرانیەکە ئەوەی ئەوەیە زیاترێکە دە بازارڕەوە خۆی ئەمەیان ڕاستە ینی لە بازار کاتێ پارە زۆر ئەبێتن هەڵ ئاوسانێکی ئابووری دروست ئەبێ ئەمەیان خۆی لە نەزەڕیاتی ئابووریە هەیە هەڵ ئاوسانێک دروست دەبێت هۆی ئەوەی کە شیاکان گران دەبێت بەڕای من بۆ چارە سەرکردنی ئەم مەوزوعە باشترین شت ئەوەیە
کە لە بڕی ئەوەی معاش زیاد بکرێ هەوڵ بدرێتن کۆنتترۆلێ لەسەر بازارەکان هەبێتن بتوانرێ ئەشیاکان ئەو شتانەی لە بازار هەیە هەرزانتر بکرێتەوە ئەوە باشترین حەلا هەر حکوومەتێ ئەگەر کۆنتترۆڵێکی تەواوی لەسەر بازارەکانی خۆی نەبێتن و ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی بازگرانی لە بازار دروست دەبێت شتێکی تریشەیە ڕاستیە ئێمە ئەوەش دەبێ باسی بکەین سنوورەکانە ینی لێشا دەبێت حکوومەت کار ئاسانێکی زۆر بۆ ئەو بازرگانانە بکە کە لە سنوورەکان شتومەک دێنن بۆ بازارەکان بۆ ئەوەی بتواندرێ بە سعرێکی هەرزانتر و کە بە نرخێکی کەمتر بفرۆشرێتن. بۆ بە هەرزانن وڵی لەبەر سارێکی کەمی خینە سەر چکە شتەکان ئەمە نەکرێت دوکانەی نەکرێت شتێک یعنی شتەکانمان لە 250 خینە سەر واتی عادیەی فرۆشین لە نوعەتەکانیە لە نەوێتە هیچ فەرقی نییە بەڵام کابرا کرێکی دوکانی زۆری لەسرە مەجبورە لە شتەکە زیایی بکە بۆچی ئێستا خەڵک باسی گرانی ناوبازارەکەن کێنە دەرەوە کە شتێکە کڕن هەموو شتێک ڕغبەتی خۆی کۆتۆ ئینسانەت ئینسان دەستکەت توانێت کەمێک خێری بخاتە سەر هەی شەکری دوکانەکەی زۆرە مەجبورە کە زیایی وڵی گرانی هەیە بەنسبەت ئێستا کابرا من کرێ دوکانە ئێم مانگی هەشوەڕەکەیان دەوەڕەکە کرێ دوکان هەیە کابراایە تەلا من ئەبێ شتێ زیاتر بڵێ لەوانەیە پارچێ بە 10,000 بێ ئێمە بیکەین بە 20,000 یان 15,000 ئەوە یەک بۆ من زیایە بۆ کابرای کڕیاری زۆرە چونکە لەبەر ئەوەی من بڵم بە 15,000 ئەبێ 15,000 کەوێ ئەنی لەبەرێ کرێ دوکانەکە دەرناکاتەوە ئەنی من مانگی دەگەڵا کرێ دوکان بم ئەبێ ینی ئیسفادێکی وایە بێ هەبێم کرێ دوکانەکە دەرکەمەوە هەم شتێکی شۆم قازانجکەم پەیوەندی بە ئابووری وڵاتەکەەوەیە دوایەوە ئێمە سەرحالێن بە نیسبەت ئێمە ئەو ماوادانێک کە گران بێت سعرەکانمان مەحدودە بە نیسبەت خۆمانەوە دوایە ئەو کاڵانەی کە ئێساکانە لە بازاڕان کە گرانی ئەگەر بێت و سەیتەرێکی نەوعی نەبێت کۆنتترۆڵی وەزعەکە بکات هەرێک و بازاڕی ئازادیان قۆستووەتەوە بۆ گرانی زیاتر تەمان بازاڕی ئازاد ئەوە نییەتۆ بڕێ بە ئارەزوی خۆت تەسەڕف بکەی بە سیعر و بە ئەم شتانە وەڵی گرانیەکە هەلەوانیە براکەم بۆ کرێشی دەرینانێ بۆ هیچ کە زەرینانێ عربانەیە ئەوە تا ناڵت ئەمە لای ئەمە بە 500 دینارە لای دوکاندارەکان بە 2000 نایکردی بۆچی وەڵی لەبەر ئەوەیە حکوومەت نییە بەگرانی خراپە بەڕاستی وڵی ئەنجا بۆ هەموو سەرمینەت کاریگەری هەیە بۆ نەبوونی بۆ فەقەری بۆ هەموو شتێک وڵی اینجا قوربانجان برێم چی نازان برێم چی وڵی ئێمە بۆ خۆماوەتە ڕۆژانە لێرە عید دەکەین هەتا ئێوارە ڕۆژی 6,000 7,000 مادە دەکەم من ساحبی سێ عیلم هەتا ئێوارە 8,000 دەکەم ئەو ژیانی پڕکاتەوە ژیانی چیم با دەکاتەوە کێسارەکە شتێ ناوێ بەڕێک مەسەلەکە بەزەوەی خەڵک قەنەعاتی نەماوە بە خێری کەم معنی بەزەوە مەسەلەکەیە نە لە سەرچاوەکانەوە شتەکە بۆ شێوەیە گران نەبووە بڵێ لە سەرچاوە زۆر گران بوو گران نەبووە بەس کابراکە شتێ فرۆشتێ بە 1000 دینار خێر قایل نابێت چاوەڕێی زیاترەکایە زوو دەوڵەمەند بێت واللهی ئەوەی ڕاستی بێت بنزین گرانە نابووە هەرزانتر بووە لە ڕاستیە ئەگەر بێت و بۆ نمونە ئێسا 500 ئەگەر لە هین بیکڕی لە حکومی 500 ئەگەر بێت و 250 ئێمەش یعنی ڕۆژی 30,000 شەکەین 30,000ەکە 10,000 چێ بۆ بنزین لە ئەچمە بازار ڕۆگەر تۆ بچۆرە بازار ڕۆژە پردەگە هەر لەم دووسەرا من خۆم بچوم بڕشتم کڕی پێویستی ماڵم کڕی یعنی یەک ڕقابی کتانی و بازارەکە بزانێ و بازارە کێ بەرپرسە لەم شتەکە گرانە بێت یعنی زۆر شتەکە لە حەد دەرچۆ گرانیەکەی یعنی سە بۆ نمونە بڕۆ تەنەکەی گڕۆن بکڕە جاران بە 18,000 و ئێستا من خۆم پێرە چوم تەنەکەی گڕۆنی ڤیتام کڕی بە 22,000 4,000 دینار زیاتری کردووە زاری گەۆ بەڵێرە وڵی لە مدەی 2 مانگ بڵێ ئەخ تەنەگەی زۆر ڕۆن زۆرە بۆ 4,000 نە بۆ مانگی ئەمە هەمیشی مەخزەنی کێ مەخزەنی دانراوەکانە مەخزەنیش بەدەستی کێوە ئەمڕۆ بەدەست توجارەتەوە توجاردیشی ئمڕۆ لە 175 بە حکومەتەوەی لە 175 بەدەست حکومەتەوەی توجارەت با پێ بڵێ یعنی بەدەست فەقیرۆ نەماوە یعنی ئەو توجارێکی کە دەوڵەمەند بێت ئەبێت سەهمێکی حکومەتی هەبێت نەیبێت ناڵێ ئیشکات ئەتوانی بژی ژیانی خۆدا بکەی بوو لە ماوەی مانەکە بەخوا بەخراپی نەوەڵا بۆچی ئێشت گرانە و ئەشیا هەموو گرانە و قەزەیە گرانی کەوتوتە ناو بازارەکەیەوە بە هەموو شێوەیەک و لەبەرەوەی
گرانی ناو بازار وڵی من خەڵکی لادەمێکشتی نازانم حتا خۆم نییە شتە کڕم لەبەرەوەی بەشەوە کڕم بەشی مانگی ئەکڕم لەبەرەوەی بانی دووبانی گرانترە بێت ڕۆژ بە ڕۆژت گرانە بێ ڕۆژ بە ڕۆژ وایە قاتی ئەکرێ سێ قاتە کڕێەوە زەلام ئەزانم نییە ڕۆیۆ بەجم لە قاتی کڕێەوە بۆ مناڵەکانی لەبەرەوەی قاتەکە گاکە زۆر بە گرانی فرۆشن یەکدانە بێ گیانەکە وڵا گرانی ناو بازار خۆی من ئەیگەڕێن بۆ خەتای حکوومەتە ناگەڕێ ناپرسێتۆ لە نە لە جملە چی نە ئەوانەی کە دوکاندارن ئەوانش کە عەرەبانەیان پێ حتا لەم لا سعر جیایە لەو لا سعر جیایە هەرێکە بە ئارەزوی خۆش تەفرۆش بەڕای تۆ مۆزەفێک یان کرێکارێک ئەتوانێت بژێی ژیانی خۆی دابینکە بەم گرانیەوە بە تەکید ناتوانێت چکە جارە ئەوەشی کرێکی بێەوە هەر حسابی فۆتاوە بۆی دەرنایێنێ نە کاسبی بۆ دەرێنێ نە مۆزە بۆ دەرێنێ لەبەرەوەی گرانی ناوبازار تەواو یعنی پەرەی سندووە هەمووشی خەتای یەکەم حکوومەتە دووەم توجارەکان کامەجان قەیسی کیلوی بەس قەسی کیلۆ بە 3000 ئەی تو کیلۆ بە 6 هەڵوژە هەڵوژە کیلۆ بە 4 قۆخ قۆک بە 4 بۆچی مەسەن ئەم سالانەی تۆ کەوتی لای من گرانە لە ئێمە شتەکانی ئێمە جیاوازترە ئەوەی کە لەم جادەیە خەڵک شتی باشترە کڕێت شتی کراب لەم جادەیە نافرۆشێ